سڵاتان لێبێت بەیانیتان باش هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە خێر و خۆشی و بەرەکەتتان دەست پێ کرد بێت و ڕۆژێک بێت کە تەندروستی هەر هەمووتان تیا تەواو بێت بەو هیوایی کە ئەمڕۆ باشترین هەواڵەکانتان پێ بکات بەو هیوایی کە ئەمڕۆ یەکێک بن لە جوانترین ڕۆژەکانتان لەگەڵتانم ئەمڕۆ منیش هیوادارم کە هەر کە ئێستا دەستمان کرد بە بەرنامەکە و ئێوە لەگەڵمانە بوون ئەوە زەنگی خۆشببختی بۆ هەموو ئەو ئاوات و ئارەزوانەی کە هەتانە لێ بدرێت کە ئەمڕۆ کاتی بەدیهێنانی یاخود بەدەستکەوتنی ئاوات و ئارەزۆکانتانە. باشە هیوادارم کە هەمیشە لە ساغ و تەندروست بن و باوەتان پێ نەڵێم ئەمڕۆ کۆتایی هەفتەیەکە هەرچەند حەز ناکەم بڵێم بەس هەرە بێ بیشڵم باوەتان پێ بڵێم کە لە کۆتایی هەفتەیان ئەوە هەمووانەی زانی کۆتا ڕۆژی پرۆگرامی ڕۆژ باشەکە لەم هەفتەیە و لەم مانگەشا پێشکەشەکرێت. ئەمە کۆتا ئەڵلقەی ڕۆژ باشە بێت کە لەگەڵتانی تا دوای هەڵبژاردن دیسانەوە ئەو بڕگە و بابەتی نوێ تازە و ڕەنگە بە شێوازێکی تریش بینەوە خزمەتی ئێوەی بینەر و هیوادارم کە تا ئەو مانگە کۆتایی پێدێت ئەوەی مە بتوانین باشترین بابەتەکانتان بۆ ئامادەکەین دوای هەڵبژاردن دیسانەوە دەگەڕێنەوە لاتە. ئەوە جگەلەوەش کۆتایی هەفتەیە وەک باسم کرد و کۆتا ڕۆژی هەفتە هیوادارم پڕ بێت لە شادی بۆتان و ئینشاءڵڵا هەنگاو بنێن بۆ هەفتەی داهاتوو کە هەفتەیەک بێ پڕ لە خێر و بەرەکەت. باشە با دەست بکەین بە پرۆگرامەکەمان. ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان بۆ ئەو کەسانی کە هەستی ناسکی شعر و شاعریان تێدایە ئەوە بابەتێکی جوانەکە بۆتانمان هەڵبژاردووە جگەلەوەیش ئەو کەسانی کە بە دیار بەرنەماکەمانەوە بێگومان ئەو تەوەرێکی هەڵمان بژاردووە تەوەرێکی خۆشی شەوێ بۆ ئێوە جا لەگەڵمانە بن بینێت بن سەرتاش بە کورسێک لە حاڵەکان دەست پێکەم هۆڵێ بڕگە و بابەتشمان بۆ تەنانەکە لەگەڵ. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر نووسیوێتی پەرلەمان پشتیوانی لە هەنگاوەکانی ئەم کابینەی کردووە بۆ هەڵگرتنی بربەستەکان لە بەردەم بزنسە نوێکان. ڕێکار و پرۆسەکەمان لە 32 ڕۆژەوە کردوتە 1 ڕۆژ لە 50 سەردانی ئۆفیسەکانی حکوومەتەوە کردومانەتە 1 سەردان و تێچوو وە خەرجیمان با ڕێژەی لە 190 کەم کردوتەوە. هەروەها نووسیوێتی ئێمە ڕێگەمان خۆش کردووە و ئاسانکاریمان کردووە بۆ خاوەنکارەکانمان با ڕاستەی بنیادنانی داهاتوێکی باشتر بۆ کوردستان. لەژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە عێراق بڕیاری لەبارەی دەوامی ساڵی نوێی خوێندنی زانکۆ و پەیمانگاکان دەرکرد. ئاماژەی بۆ کردووە بۆ ساڵی نوێی خوێندنی 2021-2022 لە زانکۆ و پەیمانگا حکومی و ئەهلەکان بە شێوەیەکی ئامادەیی ناو کامپس دەبێت. بەمەرجێک خوێندکار و مامۆستا و فەرمانبەر کارتی وەرگرتنی ڤاکسینیان پێبێت یان هەفتانە پشکنینی PCR بکەن. ئەنجامەکەی نەرێنی بێت. هەروەها دەسەڵات با سەرۆکی زانکۆکان دەدرێت وانە لاوەکیەکان بە شێوەیەکی ئۆنلاین بخوێندرێت و ڕۆژێک دەوام زیاد بکەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە وڵاتان دەکات پێدانی ژەمی سێم و ئەوەی پێی دەوترێت ژەمی پاڵپشتی ڕابگرن بۆ ئەوەی کە دەرفەت بدرێتە وڵاتانی دیکەش ڤاکسین بۆ هاوڵاتیان دابین بکەن. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی جارێکی دیکە ڕەخنە لە وڵاتانی دەوڵەمەند دەگرێت و دەڵێ وڵاتە دەوڵەمەندەکان لەسەر 40 هاوڵاتیانیان ڤاکسینیان وەرگرتووە لە 140 بەڵام هیچ وڵاتێکی هەژار نەگەیشتۆتە ئەو ڕێژە. ڤاکسینی مۆدێرنا لە ڤاکسینی ڤایزەر باشترە بە پێی توێژینەوەیەکی نوێی زانکۆی ڤێرجینیای ئەمریکا دەرکەوتووە ڤاکسینی مۆدێرنا لە ڤاکسینی ڤایزەر دژەتەنی زیاتری دژی ڤایرۆسی کۆرۆنا دروست دەکات. هەرچەندە جیاوازەکە زۆر نییە بەڵام جیاوازیەکیشی باشە یاخود بە تایبەتی بۆ کەسە بەتەمەنەکان. ئەوەش هاتووە کە هەردوو ڤاکسینەکە بە شێوەیەکی نمونەیی سەرکەوتوو بوون و ملیۆنان کەس لە جیهاندا وەریان گرتووە وا توێژینەوەکە تەنیا بۆ ئەوە کراوە کە ئایا ڤاکسینەکان دەتوانن ڕکابەری یەکتری بکەن یاخودنا. لێکۆڵینەوەکە لەسەر 167 کارمەندی سیستەمی تەندروستی کراوە کە هەر بەشێکیان یەکێک لە جۆرەکانی ڤاکسینیان وەرگرت. سەبارەت بە ئەفغانستانیش بزوتنەوەی تاالبان ڕێگە بە ئافرەتان نادات وەرزش بکەن.
ئەحمەدوڵڵای واسق ئەندامی لیژنەی ڕۆشنبیری دزوتنەوەی تاڵیبان ڕایگەاندووە یاساکانیان ڕێگە نادات ئافرەتان وەرزش بکەن چونکە لەشی خۆیان دەردەخەن. ئاماژەی بۆش کردووە وەرزشکردن شتێکی پێویست و گرنگ نییە و ئافرەتان دەتوانن نەشی کرد. ئەندامەکەی لیژنەی ڕۆشنبیری بزوتنەوەی تاڵیبان جەختی کردەوە حکومی ئیسلامی لە ئەفغانستان ڕێگە بە ئافرەتان نادات تۆپی پێ و وەرزشەکانی دیکە بکەن. کۆتایی بە کورسەیەک لە هاوڵەکان هێنا لەگەڵم بن دەچینە بابەتێکی. ئاوارەیی و غوربەت لە ئاوارەی و غوربەتەوە دەست بە بابەتەکەمانەکەم بەڵام ئاوارەی و غوربەت باسی چیەکەم کە ئەوانەی کاچنە ئاوارەی و غوربەت و دەچنەوە دەرەوەی وڵات گەلێک جار ئەبنە هۆکار بۆ داهێنانی نووسین بە تایبەتیش نووسینی شعر. هەندێک شاعری خۆشەویستی نیشتیمان و تامەزرۆ بۆ پیاڵەیەک چای سەر ڕژووی قەراختەنووری نانەکەیان دەبێتە هۆکار بۆ هۆنینەوەی تەسبیحی و شەکانیان. نەبیل ئەحمەد ناسراو بە نەبیل دووزی خاوەنی سێ پەرتوکە و دوا پەرتووکی کە هۆنراوەیە بەم زوانە چاپ دەبێت. ئەو باس لە کاری ڕۆژانەی نووسینەکانی بۆ پرۆگرامی ڕۆژ باش کردووە و ئێمەش بۆ ئێمەوان گۆستێتەوە بابینەر. هەرگیز عاشق نەبی بە من ڕۆژگاری من گەلێ تاڵە دوور لە خاک و نیشتیمانم هەر ڕۆژێکم لا یەک ساڵە تا ئەتوانی دوور بە لە من ژیانی من کۆت و بەندە چۆن بتوانم ببمە سایەت منی لێرە پەناهەندە وەکوو باڵندەی کۆچەریم بێهەوارگە و بێش و ناسم لەگەڵ خەما پەروەردە بووم کوانێ من شادی ئەناسم دەیان من تاوەکو ئێستا سێ پەرتوکم نووسیوەتەوە لە بواری ئەدەبیاتە لە بواری شەعر و چیرۆک و ڕۆماندا شەعرەکەم بە ناوی پەیمانشکێنەوەیە چیرۆکەکانیشم کۆمەڵی چیرۆک پێکاتووە بە ناوی قوربانەکانی ژیان و ڕۆمانەکەشم ساڵی 2015 بە چاپم گەیاند بە ناوی خەونی پەپولەکان باس لە سەرەتاکانی شۆڕشی کوردەکە ساڵی هەشتاکان و نەوەتەکان. من ناوم نەبیل ئەحمەدە نەبیل ئەحمەد محەممەد بەڵام ناسراوم بە نەبیل دووزی جگە لە شعر و لە نووسین و ئەدەبیات من ڕۆژانە مەشغوڵی ژیانی خۆم من لێرە لە ڕیستۆرانێکی شەکەم کارەکەم خۆم وەستای نانەوەم مەشغوڵی بژێوی ڕۆژانم لێرە ئەتوانم بڵێم ڕچکەیەکی تایبەت بە خۆمەیە کە شعرە نووسم شعری لیرکە واتە کێش و سەروە ئەبن بە گۆرانی و هەندێک لەو هونەرمەندە خۆشەویستانە کە شعری منیان هەڵبژاردووە کردویانە بە گۆرانی یەک لەوانە عەباس کوڕی سەلاح داودە کوڕی ئەو کەڵە هونەرمەندە کاکە پێشەوار ڕەمەزان کوڕی هونەرمەند ڕەمەزان کەرکووکیە بە هەمان شێوە ئەویش چەندین شعری منی هەڵبژاردووە کردوێتی بە گۆرانی پێشتر لە کوردستان شعرەکانم باسی خۆشەویستیە کرد بەڵام لێرە باس لە تاراوگە باس لە خەمی غەریبی یەکەم کە چوومەوە کوردستان من ئەوەتەی کوردستانم بەجێهێشتووە نەگەڕاومەتەوە بەڕاستی زۆریش بە پەرۆشم بۆ بگەڕێمەوە بۆ کوردستان شعرەکەم باس لە غەریبی ئەکات و حەزەکەم کۆپلێ لەو شعرەتان بۆ بخوێنمەوە کە ئاڵێ شۆخی جوانی وڵاتم چی تۆی هێنا بۆ ئێرە خۆشەویستی نیشتیمان بە تاراوگە مەسپێرە زۆر شعرم نووسیوە بە تەمام بگەڕێمەوە بۆ کوردستان بە چاپیان بگەێنم و بگاتە دەستی خوێنەران و بکەوێتە بەر دیدەی خوێنەران لێرە ئێمە شاعیر کە لە دەرەوەی وڵات ئەوەتە ینی کرێکاری نیشەکەین من کە لە وڵاتی خۆم بوومایە کەسێکی وەکو من شاعیر نووسەر ئێستا بووە من لە جێگایەکی باشدام بەزرایم بەڵام بەداخەوە دەرەوەی وڵات و هەندەران و ئەوروپا ئەوە نییە ئەڵێ دەنگی دۆڵ لە دوور خۆشە وا بەهارە و دڵی شەکەت مەستە لەگەڵ ئازار و ژان چەندین ساڵە نەورۆزەکەم بێ سەیران و بێ گۆشت برژان بێ ئاهەنگ و بێ ڕەشبەڵک بێ بڵێسەی گڕی نەورۆز بەبێ کۆڕی دۆست و یاران
بەبێ کە سوتایە فەوهۆز بەڵێ بینیمان کە ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵاتە ژین یان لە پارچەیەکی دیکەی کوردستان با ئاوهاش ئەتوانین لێکچوونێک دروست بکەین تایە هەستی ئەوەی کە بگەنە کوردستانێکی ئازاد یاخود بێنەوە کوردستانی باشوور کە لێرە ئازادێکی سەر بە خۆمانەیە هەرێمێکی خۆمانمان هەیە زۆر جار لە دووری نیشتیمان ئەبنە ئەوەی کە هەست و سۆزیان بە شێوازێکی تر ئەجۆڵێت وە هەست بەوەکەن کە دەتوانن هەستەکانیان وەکو هۆنراوە بهۆننەوە ئەمڕۆ میوانە کەشمان هەر تایبەتە بێت بەم بابەتە جا ئەو میوانی کە ئەمڕۆ لە ڕۆژباشە و ئێمە خانەخۆی ئەوین خانێکی کووردە کە لە ئەتوان بڵێن چەند پارچە بەرهەمێکی شعری هەیە ئەمڕۆ بەشێکیان پێشکەش بە ڕۆژباشەکە بەڵام تا ئێستا هیچ بەرهەمێکی چاپ نەکردووە اینجا کە میوانەکەم وەرگرت ئەوە شەبنەم شەریفیەکە لەگەڵ مایە لە ناو ستۆدیۆ بەخێر هاتی شەبنەم خان زۆر سپاس ڕۆژتان باش هیوام وایە ڕۆژێکی خۆشتان بێ زۆر سپاس کە بانگێشتان کردم بۆ پرۆگرامە خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانم ئێمە خۆشحاڵترین زۆر سپاس دەکەم شەبنەم با لەناو ئەوەی کە سەرەتا دەستم بە قسەکردن کرد باسم لەوە کرد کە شەبنەم هیچ بەرهەمێکی چاپکراوی نیە ئەمێ بزانم بۆچی بەرهەمی چاپکراوە بەڵام پێش ئەوەی کە بزانم بۆ بەرهەمی چاپکراوت نییە حەزەکەم ئەوەش بڵێم کە شەبنەم خەڵکی بۆکانە زۆر بەخێر هاتی کچانی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بن لە هەر سوچ و پەنایەکی ئەم دنیاە بن هەر هونەرێکیان هەبێ هەر بەهرێکیان هەبێ بەڕوونی ئاشکرایە دەری ئەخەن و ئەمێ بزانم هەندە جارش ڕێگری زۆرە تۆ چۆن بوو زانیت کە هەستێکی وات هەیە ئەتوانی شعر بنووسی بەڵێ دەستێکی نووسینی من تەبعاً لە شعرەوە نەبوو ئەمن ئەو کاتە لە مەکتەب زام لێرە داڕشتنی پێدەڵێن ئینشا زانیم کە دەستی نووسینم هەیە ینی ئەو شتانی کە دەمنووسی لەگەڵ تەمەنم جیاوازی زۆر بوو ینی شتانێکم دەنووسی کە بە 10 ساڵ سەروی تەمەنی من دەیان نووسی دوایە کە زیاتر نووسیم خۆم لەناو شعرا بینیەوە و بە خۆشحاڵیەوە خانەوادەکەم پاڵپشتیان کردم ینی وە نەبوو بڵێن نا ئەوە چیە ئەتۆ کچێکی ئەو شتانە نابێ تەنانەت لە نووسینەکانمدا ئەوەندەی پیاوێک ئازادی هەیە بۆ نووسین بۆ وەسفکردنی ئافرەتێک یا بۆ دەربڕینی هەستی خۆی ئەمن ئەو هەستم دەربڕیوە ینی نەڕەگەزم نە چواردەورم هیچی نەبوونەتە بەربەز بۆ ئەوەی کە ئەمن ئەو جۆرێکی جەم هەوێت بنووسم زۆر باشە کەواتە کە یەکەم هۆنراوەت نووسی بۆ کێت خوێندەوە کێ بوو کە یەکەم جار کە گوێ لێ وتی ئافرم شەبن بەردەوام بە تەبعاً خانەوادەکەم زۆر باشە چی بوو یەکەم شارکە نووسیت لە خەیاڵتە ئێستا لە بیرت چووە وڵاهی 8 ساڵەوە پێش و باشە من حەزەکەم شتێکی خۆتم گوێ لێ بێت بە دەنگی خۆت هەرچەند بەیانی هاتی یاخوا لە ساغ بێمیشە بەستێت ئەم بەیانێت دەنگم بە بۆی کە بابینەرانمان بزانن دەنگی ئاوها بە قسەکردن زۆر خۆشە جا با بزانین ناو شعرەکەش بە ئەفمکەن هەندێکیش نەخۆشم نا ئینشاڵڵا هەمیشە باشە بیت تا بەیانیە و بە بەیانی باش دەست پێ دەکەین زۆر باش بەس میوزیک ڕەنگە بە لە کۆنتڕۆڵە هاوکاریمان بکەن ڕەنگە ئەگەر بتوانن بەیانیت باش و نازانم بەیانیان چۆن دەست پێ ئەەکەی تەنها ئەوم لەخوا ئەوێ قەت هەست بە ناخۆشی نەکەی بەیانیت باش و نازانم لەکوێ هەناسە هەڵەمژی هیواخوازم دڵت خۆش بێ هەموو کات سەر بڵند بژی بەیانیت باش ئازیزی دوور نازانم کە چۆن بتگەمێ تەنانەت بەوە ناچارم بەس وردە شێعرت بدەمێ بەیانیت پڕ وێ لە خۆشی بە خەندەوە هەڵسی لە خەو هیوادارم چەند خۆشمەوەی دەقاتی من وابێ ئەو ڕۆژەکەت خۆش بێ ئەزیزم پڕ بێ لە کامەرانی هەردەم ویستومە دڵشاد بی هیوادارم پێ بزانێ لە شستا بە دەست خۆش بێ شەبنەم کاتێک ئەم هۆنراوانە ئەنووسیتەوە
دایما بێگومان بۆ شاعرە بە قەڵەم و وەرەقەی لەلا حازر بێت ئەگەر ئەو لەحزەیە شتێک نەنووسیتەوە ئەو ساتە نەینووسیتە قەت بۆ لە بیرت بچێت و دوای بیر بکەیتەوە جەخت لە خۆت بکەیت و تاکید بکەیتەوە ئەرچی بۆ شتێکی ویسم یان نا دایما حازرە لە بەردەست کە یەک شتێک بە خەیاڵ تا هات ئەینووسی وڵات طبعا هەندێک جار لە کاتێکا شعر پێ ئیلهام دەبێت کە ئەو کاتە نەکاتی ئەوەیە نەشوێنەکە ئەوەیە بەس ئەمن هەر سەردێڕەکەی دەنووسم بەس دوایە کە مەجارم هەبوو سەیری دەکەم هەموو شتەکان دوای بەخۆی دێتە خەیاڵ ئەساش ئاسانە مەرجێ قەڵەم و وەرقەت بێ هەر لە نۆتی مۆبایلەکەت ئەینووسیتەوە ینی قەڵەم و دەفتەر تاوێکی هەیە بۆ تۆ جیاوازە زۆر بۆ تۆ جیاوازیان وا هەستەکەی بۆ زۆر بەی شارەکان قەڵەم و وەرەقە شتێکی تر بێ وەڵاهی بەپێی ئەوەی کە ئێستا زەمانەکە گۆڕاوە و تەکنۆلۆژیە بەسەرمان کەوتو ئەوانە لەوانەیە هەندێک کەس هەبێت کە لای گرنگ نەبێت بەس وەک خۆم لام گرنگە ینی تامێکی تری هەیە کە بە دەست و خەتی خۆت دەینووسی باشە قەت هەست ویستوتە بۆ نمونە بڵێ ئێستا تەرخانەکەم ئەچەند شعر ئیلهامە وەک باست کرد بەڵام لە کەشێکی جوانە بوو بێتیت شوێنێکی خۆش بوو بێت خۆت هێزری خۆت هەمووی کۆ کرد بێت بۆی کە شتێک بنووسی زۆر جاروا بووە کە بێ ئەوەی کە شعرەکە خۆی بێت ئەمن چوون بۆ لای بانکێشتە کردو داوەتە کردەوە چۆنن ئەو شعرانە بەلاتەوە کامیان جیاوازن ئەو شعرانی کە خۆی بۆ دێت یا و شعراکەی نەچی داوەتیانەکەی تویان هێنی وڵاهی ئێستا وایە ئەمن دوو منداڵم هەبێ بڵێ کامیان خۆی نووسینی هەر شاعرێک هەر تێکستێک کە دەینووسی هەستی ئەو کاتەتە ینی هەستێکی کاتیە کە من دەو کاتەدا ئەو هەستم بووە و نووسیمە و بێگومان جوان دەردەچێت چونکە پێویست بۆ لەو کاتەدا ئەوە بنووسم خۆی بە سروشت ئافرەت ژن هەستێکی ناسک و جوانی هەیە لە ئەوینداریە پیاوان بەرامبەر بە ژن زۆر جوان ئەزانن بنووسن پێ دوایە ئەو هەستە جوانی کە ژن هەیەی ئەتوانێت بە بێ شەرم بۆ پیاو بە هەمان شەیە کە پیاو بۆ ژنیە نووسێت بەو هەستە ناسکە جوانی خۆی بنووسێت هیچ شتێک لە دڵی خۆی درێغ نەکا بۆ نمونە پیاو باسی ناوقەدود بەژن و کەمەری خانمێک و تر بە ئەندامیا باسەکات تۆ ئەتوانیت بە وەسفی دەم و چاوی کوڕێک بە باڵایە بە دەنگیا بە هەنێش تایبەتمەندی هەیە لە کەسەکانە بەوانە پیا هەڵدان بکەیت بەڵێ ئەوە دەگەڕێتەوە سەر کۆمەڵگا و چواردەوری ئەو کەسەی کە دەنووسێ زۆر جار تووشی ڕەخنە دەبیەوە کە تۆ ئەو شتە دەنووسی بەس من وەکو خۆم بە خۆشحاڵیەوە هەروەک سەرەتا باسم کرد چۆن پیاوێک هاتووە وەسفی خۆشەویستەکەی وەسفی ڕەگەزی بەرامبەری کردووە میش بە هەمان شێوە ینی ئازادم لە دەربڕینی ئەو هەستەمدا چونکە ئەو شتێکی تەبیعەیە مرۆڤەکان یەکسانن ینی چۆن مەسەلەن پیاوێک هەستی بۆ تۆ هەستی هەیە طبعاً ئافرەتێکیش هەستی هەیە و بەڕای من هیچ ئەوە نییە کە ئەو هەستە بشاریەوە زۆر باشە دواتر داوایەکێک لە هۆنراوێکی ئاوهاکەم بزانم هەستت چۆنە چۆن هەستت دەربڕیەوە بۆ ئەو کەسانی کە دەستێک نووسینیان هەیە بەڵام هەندێک شەرمیان هەیە حەزەکەم ویستم پرسیاری ترێ بکەم بەس حەزم کرد گوێم لە شتێکی تر بن با پرسیارەکەم هەڵگرم باوێکە گوێم لە شتێکی تر بێت هەستم کرد دەنگت زۆر باش بوو عیبی نەبوو وەڵاهی هەندێک نازانم بەخۆم جۆم لێ دەبێت دەڵێ خراپە لەلای ئێمە زۆر باشە جاوا بزانین ئەو شتێکە باسمان کرد شتێک کە نووسی بێتت بۆ ڕەگەزێکی بەرامبەر چۆن بم باشە هەرکە خۆمم لێوەن دەبێ لە باوەشی خەیاڵی تۆم بەیانیان کە هەڵەستم بە فرمێسکی چاوەکانم سرم دەشۆم چۆن بم باشە هەرچی بکەم لە هەر کوێ بم کێم لەگەڵ بێ بە تۆ دەگەم کە ئەڕۆمە دەرەوە خۆشەویستیت لەگەڵ تۆقا لە لای ڕاستی پرچم دەدەم چانە ماوە نەم خواردبێ بە شیرینی خەیاڵی تۆ دڵت چابێ وەرە و جارێک میوانم کە بێوەفایت قەدری غەریبان وا نابێ تۆ ئەتهەوێ کە من چۆن بم لەمە زیاتر چیت لێم ئەوێ چی بژەنی دێمە سەما بزانە چەند خۆشم ئەوەی لە کاتێکا پێ ئەکەنم خەناوکەی خەم لە یەخەمە چیت ئەوێ لێم زیاتر لەمە هۆگرمکەی هیچم لە خۆم نامێنێت و ئەبم بەشێت تەقەلای زۆرم بۆت داوە
لەمە زیاتر چیت بۆ بکەم هەرماوە بکەومە بەرپێت خدا شاهیدە بۆم لەگەڵ شانەدەر و پارکی سامی هەتا لێواری یادەکان بە گریانەوە هێناومی پێویستیم بەسەر سەفینە هاوار بکەم تا بەگوێی هەولێر بگات خۆشم ئەوێ دەم هەوێ هێندە شێعر بڵێم تاکو لە ناوێکێکیانە بە ئارامی خەوت لێکەوێ هەموو شەقامەکانی شار کۆ بکەمەوە لە شەوێکا تا بەیانی هێشتا کەمن بۆ ئەوەی پیاسە بکەین بەم ئەشقەی ئێستەم بزانی خەڵکی ئەڵێن کە من شێتم بەم هەموو دڵڕەقیەوە هەر دێم بۆ لات هەر ئەوە ماوە تابلۆیەک دروست بکەم لە جوانیت و هەڵی واسم لەسەر قەڵات لە دڵڕەقەیشت بنووسم هەر ئەبێتەوە بە شێعر و ئەچرپێتە گوێی دیوانم دڵم نایە بە نامەردی باست بکەم لە هیچ کام لە شێعرەکانم چیم توانیوە بۆم کردووی بێمروەتی چی لێ بکەم ناچارم گشت ماچەکانت بۆ یادگاری لە بن سوراوەکەم بدەم چەند جوانن دەستەکانت خۆش بێت جوانترین وشەکان جا من سەرنجم قسە سەر یەک شت بەو پێی کە ئەوانی کە لە بەشی ڕۆژهەڵات ئەژین کاریگەری زمانی فارسیان لەسەر ئەوانی کە لە باکوورن کاریگەری زمانی تورکیان لەسەرە بەس چونکە تۆ موکریانیت و کوردیەکی تەواوی باشیش ئەزانی هەستم نەکرد کاریگەری زمانی فارسی تەسەر بێ وشەکان کوردیەکی پەتین خۆت هەوڵەدەی کە زیاتر بە کوردی بخوێنی بنووسی یاخود ماڵەوە هاندەر بوونە پاڵپشت بوونە کە کاریگەری زمانی فارسی زۆر لەسەر نەبێت وڵات تەبعاً بۆ خۆم هەر ئەو کاتێک کە لە ڕۆژهەڵاتیش دەژیام ینی زۆر حەزم لە زمانی کوردی بوو ینی نووسینەکانم تەنانەت لە نامە نووسیندا بە کوردی دەمنووسی بۆیە کە شعرەکانم هەر کەسێک گوێی لێ دەبێ یا لەگەڵ هەر کەسێک قسە دەکەم وا حەز ناکا کە مەسەن خەڵکی ڕۆژهەڵات بم چونکە دایمەن بۆ خۆم زۆرم حەز دەبووە کوردی بەڕستەنی بێڵمەوەدا لە هەموو بوارێکدا زمانیدا لە کەلتوریدا لە هەموو شتێکدا طبعاً ماڵش هەر هەمان هەستی منیان هەیە ینی کاریگەرێکی فارسیمان زۆر لەسەر نییە لە بواری زمان و هەموو شتێکدا باڵێ زۆر تاوەسەش زۆر لە باکووری کوردستان هەڵبووەوە درێت کە زمانی کوردی زیندوو بکرێتەوە با حەز ئەەکەم گوێ لە دوا بەرهەمت بگرم بەڵام پێش ئەوەش بزانم کە هەموو هۆنراوەکانی تۆ ئەویندارین وەڵا زۆربیان ئەویندارین و سەرەتاش باسی شتێکم کرد کە هۆنراوەکانی تۆ چاپ نەکراون با ئەوش بزانم جا دوا بەرهەم گوێ لەبێت وەڵا هیچ چەندین هۆکاری هەیە بەس بەرچاوترینیان ئەوەیە کە هێشتا حەز دەکەم بەرهەمەکانم دەوڵەمەندتر بن تا چونکە من ئەو کتێبە لە خۆم بەجێ دێڵم و کەسانێک ئەی خوێندنەوە کەسانێک گویان لێ دەبێت حەز دەکەم بەرهەمەکانم هەندێک زیاتر دەوڵەمەندتر بکەم ئەوجا چاپی بکەمەوە هیوادارم هەگبەی شعرەکانت ئەوەندە پڕ بێت کە ئیتر بە دیوان و دوو دیوان ئێمە گوێبیستی بەرهەمت بخێن زۆر سپاس چاوەکەم ئێستا بە گوێبیستی بەرهەمێکی ترت بین کە دوا بەرهەمە من هیچ کار لێت سوورە نەبووم بەبێ میل چۆم نەجواندووە تەنانەت لە ماڵەکەتدا پەرداخێکم نەشکاندووە تەنها جارێ بە تووڕەیی نەموتووە کە چیتەوێ هەرجێک وتوتە مەڕۆ ئیتر نەچوومەتە ئەوێ قەت هاوارم نەکردووە و قەت نەموتوە لێت بێزارم ئەو شەوانی دڵت چوندا من تا بەیانی بێزارم خۆ قەت دڵم نەهاتووە مەجبورت کەم بە هیچ کارێ بەوەش ڕازی بووم بە خودا بەس بتبینم جار نەجارێ باشە زانم تۆ چیتەوێ چ کەسێک لە ناختا ئەژی گەر نەشت هەیە بمبینی بە سوتفە هەر تووشم ئەبی ئەزانی خەم لەشی ئەخۆم ئەوەی لاتە وەکو من لەت شارەزایە یا هیچ دەناخت نازانێ و بەس بۆ دڵپیسی ئازار دەستەکەن خۆش بێت شەبنەمی شەریفی ئەم بەیانیە میوانی ڕۆژباش بوو بە وشە جوانەکانی بە هەستە ناسکەکەی پرۆگرامی ئێمەشی ڕازاندەوە سپاس دەکەم زۆر سپاس هیوادارم هەر سەرکەوتوو بن دووبارە سپاس بۆی کە میوانداریتان کردەوە زۆر سپاس بۆ هیوایش کە جارێکی تر میوانداریت کەم کە دیوانێکی شەڕەکانت چاپ کرد سپاس بۆتە
بەڵێ لە ڕۆژهەڵاتەوە ئەتان بم بۆ باکوور بەڵام بە بابەتێکی زۆر جیاواز باسی کەسێکی 50 ساڵەتان بۆ ئەەکەم کە هاوڵاتیەکی پارێزگای دیار بەکری باکووری کوردستانە و ماوەی یاخود ئەو کەسا 50 ساڵە سەرقاڵی پێڵاو دروستکردنە تا ئێستا بەردەوامە سەرڕای لە ناوچوونی زۆرێک لە پیشەکان بەڵام هێشتا پێڵاو بە شێوەیەکی کلاسیکی دروست دەکاتەوە و پێشەیە ئەگەر بیرێکیشی لێ بکەین بەرواشە پێڵاو دروستکردن زۆر کەم بۆتەوە بەڵام هەندێک کەسەیە کار لەسەر کلاسیکی بوونی کارەکانی خۆیان دەکەن و دەیهێڵنەوە دەژڵێت هیچ کەسێک نییە دوای ئەو لە پیشە بەردەوام بێت کڕیاریشی هەیە کە 40 ساڵە لە لای ئەو پێڵاو دەکرێت با پێکەوە بینەربی هاوڵاتیەک لە ناوچەی سووری دیاربەکری باکووری کوردستان 50 ساڵەکاری دروستکردنی پێڵاو بەدەست و بە کەرەستە و بەرهەمی ناوخۆی دەکات. هەرچەندە تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکان شێواز و ڕێگاکانی دروستکردنی پێڵاویان گۆڕیوە بەڵام تا ئێستا ئەو بە ڕێگە سادە و کلاسیکی پێڵاو دروست دەکات. دەشڵێت دوای ئەو پیشەی پێڵاو دروستکردن لە دیاربەکر کۆتایی دێت چونکە کەس نیە و کارە بکات و شارەزایی هەبێت. سەرەڕای پێشکەوتنەکان و تەکنۆلۆژیای نوێ بەڵام من ناوبانگم بە دروستکردنی پێڵاو دەرکردووە 50 ساڵا و کارە دەکەم پێڵاوەکان بە کەرەستە و پێداویستی ناوخۆیی و بەدەست دروست دەکەم زۆرێک لە پێڵاوەکان لە یاریە میلەکاندا بەکاردێن نیگەرانم دوای من کەس نازانێت ئەو کارە بکات و پیشەکە لە دیاربەکر لەناو دەچێت ئەو هاوڵاتیە چەندین جۆری پێڵاو دروست دەکات بە تایبەت شێوازەکانی یەمەنی و هێلکەی کە تایبەتن بە دیاربەکر بە شێوەی گشتیش بەشێک لە کڕیارەکان نزیکەی 45 ساڵە پێڵاو لە ڤارلی دەکڕن هەروەها بەشێک لە کڕیارەکان خۆیان داوای دیزاین و شێوەی پێڵاو دەکەن و ئەو لە ماوەیەکی کەمدا بۆیان ئامادە دەکات. Biz eskiden gerek 80'li yıllarda gerekse 90'lı لە yıllarda ساڵی 1970 لە ناوچەی سووری دیاربەکر پێڵاو دروست دەکات کڕیارەکان جۆرە و جۆرن بەڵام بەشێک لە کڕیارەکانی ڤارلی 40 بۆ 50 ساڵە پێڵاو لە ئەو دەکەڕن منی شێکێکم لە کڕیارەکانی چەند دیزاین و شێوەیەکەن لە ساڵانی هەشتاکانەوە دروستیان دەکات و تایبەت بە دیاربەکرن. لە ساڵی 1970 نزیکەی 60 کەس لە دیاربەکری باکووری کوردستان پیشەی پێڵاو دروستکردنیان هەبووە بەڵام ساڵ دوای ساڵ کەم بوونەتەوە ئێستا تەنیا ڤارلی لە دیاربەکر و کارە دەکات پێڵاوەکانی دیاربەکر تایبەتن و لە چەرمی ئاژەڵ دروست دەکرێن و یەکێک بوونە لەو پێڵاوانەی چێبڕچەی پێڵاوی ئیستانبوڵ و تەنانەت دەرەوەی تورکیا و باکووری کوردستانیشی کردووە. هەر لە باکوورە مێنمەوە بەڵام باسی 4 منداڵی پارێزگای جەڵەمێرگتان بۆ ئەەکەم کە لە باکووری کوردستان لە بەردەم ماڵەکەی خۆیاندا کارێکی زۆر ناوازە و جیاوازەکەن. ئێستا لە بابەتەکە شەیبینە من بۆتان باسەکەم ئەوان کتێب بفرۆشن بۆ ئەوەی بە داهاتی فرۆشتنی کتێبەکان خەرجی خوێندنی ساڵی نوێی خۆیان دابین بکەن. منداڵەکان کارەکە بە ڕەزامەندی دایک و باوکیانەکەن زۆرێک لەو کەسانەشی لەو ڕێگەیەوە تێپەڕ ئەبن کە ڕێبوارن لەوێ ئەگەر پێویستیشیان نەبێت لەبەر خۆشەویستی منداڵەکان کە کتێبەکانیان دەفرۆشن ئەوە کتێبەکڕ. سومەیە هێرینسا ئێلا و ئیسماعیل 4 منداڵی بچووکن خەڵکی ناوچەی هایلاندی سەر بە پارێزگای جۆلەمێرجی باکووری کوردستانن بڕیاریان داوە لە پێناو دابینکردنی خەرجی ساڵانەی خوێندنەکەیان ئەو کتێبە کۆنانەی لە ماڵەوە کۆیان کردوونەتەوە لەسەر ڕەفەیەکی لە بەردەم ماڵەکەی خۆیان بیان فرۆشن بەو جۆرە هەم خەرجی خوێندن دابین دەکەن و هەم یارمەتی خانەوادەکەیان دەدەن. بیرۆکێکمان بۆ هاتووە کە کتێبە کۆنەکانمان لە بەردەم ماڵەکەماندا بفرۆشین بۆ ئەوەی پێداویستەکانی خوێندنی پێ بکڕین و هەروەها کەمێک هاوکاری خێزانەکەشمان بکەین زۆر لەو هاوڵاتیانەی لەو ڕێگەوە تێپەڕن کتێبمان لێکڕن. ئەو کتێبانەی لەلایەن ئەو 4 قوتابیە بچووکە دەفرۆشتێن جۆرا و جۆر و کڕیارەکانیش لە هەموو تەمەن و ڕەگەزیەکن بەشێک لە کڕیارەکاندا پێناو خۆشەویستی بۆ منداڵەکان و پشتیوانیکردنیان بۆ ئەو بیرۆکەیە کتێب دەکڕن بەشێکی دیکەشان نرخی کتێبەکان بە گونجاو دەزانن بۆ ئەوەی بیانکڕن باوکیشان شانازیان پێوە دەکات. منداڵەکان ڕۆمان و کورتە چیرۆک دەفرۆشن پشتیوانی بیرۆکەکەیان دەکەم و هیچ نیگەران نیم بەڵکو شانازیان پێوە دەکەم
ئامانجی منداڵەکانەوەیە بتوانن بخوێن و لە داهاتوودا کارێکیان هەبێت. منداڵەکان بەتەمەن بچووکن بەڵام کارەکەیان زۆر گەورەیە. 4 منداڵی قوتابی لە ناوچەی هایلاندی سەر بە پارێزگای جۆ لە مێرجی باکووری کوردستان بۆەوەی بتوان درێژە بە خوێندن بدەن لە بەردەم ماڵەکەیان هەموو ئەو ڕۆمان و چیرۆکانەی پێشتر خوێندویانێتەوە دەفرۆشن بۆەوەی لەو ڕێگایەوە خەرتی ساڵی نوێی خوێندنیان دابین بکەن و هاوکاری ماڵەوەیان بکەن. بەشێک لە هاوڵاتیان پشتیوانی دەکەن و بەشێکی دیکەیان تەمەنی ئەو منداڵانە بۆ کارکردن بە گونجاو نازانن. جیاواز لەو بابەتانە ئێوە دەزان کە ئێمە زۆر جار بابەت بە شێوەیە بۆتان باسەکەین کە زانیاری تێدا بێت و ئەو زانیاریانش کە پەیوەستن بە تەندروستیەوە. وە کۆمەڵە خواردن جاری وایە کە باسی کۆمەڵە خواردنەکەین یا کۆمەڵە ڕەفتارەکەین کە باش نییە تەندروستی تێکات. هەرچەندە ئێستا بەیانیە بەڵام من هەر باسی ژەمێکەکەم کە پەیوەندی بێستاوە نیە بەڵام لە یادتان بمێنێ بۆ ژەمی ئێواران نابێت ئەم کارانە بکەن. ئەو خواردنانی کە نابێت لە ژەمی ئێوارانە بیخۆن چین؟ پسپۆڕانی بواری خۆراک لە رووسیا ئاماژە بۆ دەکەن کە نابێت لە ژەمی ئێواران گۆشتی سوور، شیرینی و هەویرکاری بخورێت، واتە کێک و کولیچە و ئەو بابەتانە پاقلاوە و چونکە ئەوانە خواردنی قورسن بە ئاسانی هەرس ناکرێن. ئاماژە بۆش دەکات خواردنی گۆشتی مانگا و بەرخ 4 بۆ 5 کاتژمێری پێویستە تا هەرسە بێت. هەروەها پسپۆڕانی خۆراک جەخت دەکەنەوە کە نابێت هیچ جۆرە تورشیاتێک لە ژەمی ئێواراندا بخورێت. پزیشکان و پسپۆڕانی خۆراک ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکەن کە خواردنە ڕۆکیەکان و پەلەوەری و شیرینەکان لە ژەمی ئێواران بخۆن. ببورن شیریەکان نەک شیرینەکان، چونکە لەسەرەوتم شیرین نابێ بخورێت. دەژڵێن دەتوانرێت لە جیاتی ژەمی ئێواران میوە بخورێت. ئەمیش ئەو زانیاریانە بوون کە سەبارەت بە ژەمی ئێواران بەشێکی زۆری من خۆم بەبێەوەی کە بمزانی وایە بەڵام هەر ئەنجامم نەیاوە شیرینی و هەویرکاریوانە ناخۆم. بۆ هیوام ئێوەش ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت. تەندروستی لە هەموو شتێک وەک هەمیشە دەوترێت گرنگترە. بۆچی خواردنی باشە خۆی بۆی کە تەندروستێکی باشمان هەبێت، بۆی کە هەمیشە بە گەشی و بە جوانی ببێنینەوە و درەنگتر هەر پیربوون دێت بەرەو پیرمان بەڵام تۆزێ درەنگتر تاخیری بکەین و زۆر کاری دیکەش هەیە کە ئەیکەین بۆی کە جوانی پێسماوەکو خۆی بمێنێتەوە، جوانی ڕوخسارمانوەکو خۆی بمێنێتەوە. بۆ نمونە کەرەسە جوانکاریەکان یاخود ئەو شتانی کە دەموچایی پێشۆین یاخود خۆمانی پێشۆین. ئەیتر بۆ پاک ڕاگررتنی خۆمانش ئەبێ ئاگادار بین کە شتی تەندروست بەکارهێنن. بەرهەمهێنەرانی کەرەستەکانی جوانکاری ڕۆژ دوای ڕۆژ جۆر و کوالیتەکانی بەرهەمەکانیان زیاتر بەرەو سروشتی بوو نەبن. وەک خانەوادەیەکی ئوردونی سابوون لە شیری گوێدرێژ دروست دەکات. هەرچەندە سەرەتا بە گاڵتەجاریەوە باس لە کارەکەیان کراوە، باوەڕیان نەبووە کە کارێکی لەو شێوەیە سەر بگرێت، بەڵام ئێستا کڕیارێکی زۆر بەرهەمەکە دەکڕن و خواستێکی زۆریشی لەسەرە. هەروەها چەوری پێست و شیری گوێدرێژ بۆ چەندی مەبەستی دیکەش سوودیان لێ وەرەگیرێت. ئێستا ئەم بابەتە دەیبینن و دەیشارەزابن. سابوونی شیری گوێدرێژ بە شێوەیەکی بەرچاو خواستی لەلایەن هاوڵاتیانی ئوردونی لەسرە، بەڵام لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خانەوادەیە بە بەخێوکردنی گوێدرێژ لەلایەن خەڵکەوە کارەکەیان بە گاڵتەجاری وەرگیرە. ئێستا لە دوای تێپەڕبوونی ساڵێک و ئەنجامدانی گرێبەست لەگەڵ کۆمپانیای کەرەستەی جوانکاری و پاکەرەوەکان سەرکەوتنیان لە پرۆژەکەیان بەدەستێناوە. کاتێک بیرۆکەی دروستکردنی سابوونمان بۆ هاتوو بۆ چوونی کەسانی نزیکی خۆم وەرگر بە گاڵتەجارەوە باز لە پرۆژەکە دەکرا، بەڵام دوای ئەوەی بێ بەرامبەر سابوونمان بە خەڵکدا و وەک نمونەیەک بەکارێن هێنا باوەڕیان بە باشی بەرهەمەکەی هێنا و ئێستاش خواستێکی زۆری لەسەرە. ئێستا لە زۆربەی ناوچەکانی دەوروبەری دەریای سپیناوەڕاست سابوون لە شیری گوێدرێژ بەرهەم دەهێنرێت کە ئەمە لە جۆری خۆی یەکەمین جارە بەو شێوەیە شیری ئەم جۆرە ئاژەڵە بەکار بهێنرێت لە ئوردون. لە هەمان کاتیشدا خواستێکی زۆری لەسرە بەهۆی کاریگەریەکانی سابوونەکە لەسەر پێست، ئەویش ڕوونکردنی ڕەنگی پێستە کە ئەمە بۆتە فاکتەرێکی گرنگ بۆ بەبایەخبوونی سابوونی شیری گوێدرێژ. لە کارگەی ئێمە بۆ بەرهەمهێنانی سروشتیترین سابوون سوودمان لە زەیتە سروشتەکان وەردەگرت، بەڵام ئێستا جگە لە زەیتەکان شیری گوێدرێژ بەکاردەهێنرێت، بە هەموو شێوەیەک موادی کیمیایی تێدا بەکار ناهێنرێت. ڕاستە کە لە ئوردون ئەم کاران نوێیە،
بەڵام ئەوە لە یاد ناکرێت کە لە وڵاتانی وەک چین و تورکیا و وڵاتە ئەوروپیەکانی وەک نەمسا و ئەڵمانیا و هۆڵەندا گرنگێکی تایبەت بە هەموو ئەو بەرهەمانە دەدرێت کە لە گوێ درێژ دەست دەکەوێت بە تایبەت لە چەوری پێست و شیرەکەی کە جۆرەها پەنیر و ڕۆنی لێ بەرهەم دەهێنرێت ئێستا لە شیرەکەی سابوون دروست دەکرێت و دەخرێتە بازاڕەکانەوە. لە ئوردونەوە بۆ سیلڤادۆر بەڵام ئەمەیان بابەتێکی دیکەیە کە پێوەستە بە خۆراکەوە. ژمارەیەک شارەزا و پسپۆڕی بواری خۆراک لە سیلڤادۆر پرۆژەیەکیان بۆ پاراستنی بەرهەمی دانەوێڵەی و پاقلەمەنی لە نەخۆشی و مێرو دەست پێ کردووە. لە پرۆژەکەدا بەرهەمەکان لە ناو شوشە و قوتووی تایبەت دائەنرێت لە کۆگایەک هەڵەگیرێت. سەرپەرشتیارانی پرۆژەکەش دەڵێن کۆگاکە وەک قوتابخانەیەک وایە خەڵک دەتوانن لێوەی فێر بن. چەند پسپۆڕ و شارەزایەکی بواری خۆراک و تەندروستی لە سیلڤادۆر پرۆژەیەکی تایبەت بە پاراستنی بەرهەمە دانەوێڵەکانیان لە نەخۆشی وشکە ساڵی ڕاگەیاندووە. سەرپەرشتیارانی پرۆژەکە لە هەر جۆرە بەرهەمێک بڕێکیان لە ناو شوشەیەک یاخود قوتوویەک هەڵگرتووە و لە کۆگایەکدا هەڵیان گرتووە. دەرمانی تایبەت بە ڕێگری لە تێکچوونیشیان لە بەرهەمەکان داوە بۆ ئەوەی توانای مانەوەیان زۆر بێت و لە ناو نەچن. کێشەی وشکە ساڵی و چەند نەخۆشیەکی کشت و کاڵی هەن بۆیە ئەو تۆوانەمان لەم ساردخانەیەدا هەڵگرتووە بە تایبەت بەرهەمە سەوزەواتەکان و دانەوێڵەکان بۆ ئەوەی لە ناوچوون بیان پارێزین و بتوانین لە داهاتوودا سوودیان لێوەرگرین. هەوڵ دەدەینەوە بەرهەمانەی پێشتر لە ناوچوون دووبارە بەدەستیان بێنینەوە. هەموو بەرهەمەکان بە دەرمانی تایبەت لە ناو شوشەکان ڕووپۆش دەکرێن. زۆر جار بەهۆی نەبوونی زانیاری و نەشارەزایی بەشێک لە جوتیار و هاوڵاتیان بەشێک لە بەرهەمە کشتوکاڵی و دانەوێڵەکان تووشی نەخۆشی دەبن و لە ناو دەچن. بۆیە ناوەندەکی تایبەت بە پاراستنی بەرهەمە کشتوکاڵەکان لە سیلڤادۆر کراوەتەوە و بەرهەمەکان لە کەشوهەوای گونجاو لە کۆگایەکدا هەڵدەگیرێن. بەڵام دانانی هەر بەرهەمێک لەو ساردخانەیە مەرج و ڕێنمایی خۆی هەیە. دەمانەوێت خەڵک بێنە ئێرە ئەمە وەک قوتابخانەیەک وایە دەتوانین زانیاری باش لێرە فێربین و بەرهەمە کشتتوکاڵەکانیان لە ناوچوون بپارێزین چونکە بەهۆی نەزانی خەڵکێکی زۆر بەرهەمەکانی لە ناو دەچن. لێرە بە دەرمانی تایبەت خواردنەکان لە ناو قوت و شوشەدا هەڵدەگیرێن. دوای ئەوەی بەهۆی وشکە ساڵی و کەمی ڕێژەی بارانبارین بەشێکی زۆر لە بەرهەمە کشتتوکاڵەکانی سیلڤادۆر لە ناوچوون تەنانەت بەشێک لە بەرهەمەکان بە یەکجاری لە ناوچوون لەو چوارچێوەدا ژمارەیەک توێژەر و پسپۆڕ توێژینە و لێکۆڵنەوەیکی مەیدانیان بۆ پاراستنی بەرهەمەکان کرد و کۆگایەکی ساردکەرەوەیان دامەزران. لە کۆگاکەدا بەرهەمە دانەوێڵەکان لە ناو شوشە و قوتوودا هەڵدەگیرن و لە نەخۆشی و مێرو پارێزراو دەبن. پارێزەرانی ژینگە و ئاژەڵە کێویەکان هەستاون بە ئەنجامدانی چاودێریکردنی نێرە و مێی شێرێکی ئەفریقی لە ناو باخچەی ئاژەڵانی بۆرسا لە لیستی سووریا و ئاژەڵاندان کە مەترسی لە ناوچوونیان لەسەر ئەوانش پارێزگاریان لێکن. ئێستا دوای لەدایکبوونی 3 بێچوو ژمارەیان بۆتە 5 شێر. باخچەی ئاژەڵانی بۆرسا کە لە ساڵی 1998ەوە کراوەتەوە نزیکەی 1100 ئاژەڵی لە 136 جۆری جیاواز تێدایە و لە نێوانیشیانە 3 بێچوە شێر هەن کە 3 مانگ و نیوە بەر لە ئێستا لە مانگی ئایاری ڕابردوو لەدایک بوون. هەروەها 2 مانگ لەمەوبەریش پێدانی ڤاکسین و پشکنینی بێچوو شێرەکان لەلایەن تیمی ڤێتەرنەری تایبەت کراو و کە پێیوەستن بەم شەیرانەوە چاودێریان بکەن بۆیان ئەنجام درراوە. ئێستاش بەردەوامە لە چاودێریکردیان. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوو دوای کۆتایی هاتنی قۆناغی چاودێری تەندروستی بێچۆ شێرەکان بە دایک و باوکیان شاد ببنەوە. ئەوانیش وێنەی بێچۆ شێرەکانن کە تەمەنیان تەنیا 3 مانگ و نیوە. لە کەشوهەوای گەرمە زۆر جا خۆشە کە شوێنێک ببینی بەستەڵۆکە یاخود بەفرە. جا گەشتکردن و پەڕینەوە بەناو بەستەڵۆکەکانی رووسیا بەرەو جەمسەری باکووری مۆرمانسک 3 ڕۆژی پێویستە چونکە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا بارستەی بەستەڵەکی ئەو ناوچانە کە ناوچە ئەستورە و تێپەڕین بۆ شوێنەدا ئاسان نییە. لە کاتێکدا هاوڵاتیەکی زۆر ئارەزوو دەکات بەناو بەستەڵۆکی ئەو ناوچانە گەشت بکات جگەلەوەش بەشێکیان بە مەبەستی کاروباری دیکە لەو شوێنانە هاتوو و چۆ ئەکەن. ئەوە بە پێی لێکۆڵینەوەکانیش ئێستا بارستەی بەستەڵەکە حەوت هێندەی ساڵی 1970 باریکترە و پەڕینەوە لە ناویدا ئاسانترەوە تا
ئەگەر جاران پێویستی بە 3 ڕۆژ وایە ڕەنگە ئێستا بە ڕۆژ و نوێ یا 2 ڕۆژ بتوان بپەڕێنەوە مش ئاماژەیە بۆەوەی کە کەش و هەوای گۆی زەوی لە مەترسیدایە. هەر لە رووسیا جوتیارێکی ڕووسی بە ڕێگەی ئۆرگانی شووتی و چەند میوەیەکی دیکە بەرهەمەهێنێت و ئەو جوتیارە تەکنیک و تەکنەلۆژیای نوێ بۆ گەورەکردنی شووتەکان بەکارەهێنێت بە شێوەیەک لە هەر بڕێکیە 20 شووتی لە هەر بڕکێکی 20 شووتی و هەر شووتیەک 12 کیلۆ دەبێت بە پێی گوتەی ڕۆکناسان کە 4000 ساڵ لەمەوبەر شووتی بۆ یەکەم جار لە میسر دۆزراوەتەوە. ئێستا دوای چەندین ساڵ گۆڕانکاری لە بەرهەمهێنانی دەکرێت. هاوشەوەی وڵاتانی ئاسیا و ئەفریقا شووتی لە کەشوهای باشووری رووسیا گەشە دەکات هەروەک یەکێک لە جوتیارەکانی رووسیا با ڕێگەیەکی جیاواز و نوێ شووتی گەورە بەرهەم دەهێنێت بە جۆرێک لە هەر بڕگێکیدا لانی کەم 20 شووتی بەرهەم دەهێنێت سەرەتاش ئەزموونەکەی لەسەر تەنیا 2 بڕک یاخود 5 شووتی تاقی کردوتەوە. Не всегда оно проглядывается. Так. Отлично. Ничего. Вот этот арбузик. Вот таких арбузов размером от 5 до 12 килограмм на кусту. شووتی لە ناوچە گەرمەکاندا گەشە دەکات بەڵام ئەمساڵ توانیم شووتی لە کەش و هەوای باشووری رووسیا بەرهەم بهێنم. شووتیەکە گەورەیە و تامی خۆشە لە هەر بڕکێکیدا نزیکەی 12 شووتی کۆ دەکەمەوە. بەرهەمی ئەم جۆرە شووتیە بێ سنوورە و قەبارەکەی جیاوازە. ئەم جوتیارە جگە لە شووتی قەبارە گەورە و بەتام چەندین بەرهەمی دیکەی کشتوکاڵی و میوە بە تایبەترێ بە چەندین زۆرەوە بەرهەم دەهێنێت. هاوڵاتیانش لە زۆرینەی شارەکانی رووسیاوە سەردانی کێڵگەکەی دەکەن و بەرهەمەکانی لێ دەگەڕن. انهامجی ایگورا گوت حیان هاجی تامیوان شبشان جبیر ناکم وکه شبشی اوزباکستانیه لطامکوی تایبت سروشتی هیه از هاتمه بدره حیوان شبشان بکرم اجبر براستی چه کوان یا تایبت هیه ئەم جوتیارە ڕووسە ماوەسی ساڵە تاقیکردنەوەی جۆراوجۆری لەسەر بەرهەمێنانی بەروبوومە کشتتوکاڵەکان دەکات. کاری سەرەکی ئەو تەنیا کشتتوکاڵکردن نیە بەڵکو ئامانجی سەرەکی دۆزینەوە و داهێنانی نوێیە لە بەرهەمێنانی بەرهەمە کشتتوکاڵەکاندا. هەروەک ئێستا دوای چەندین ساڵ توانی شووتێکی جیاواز بەرهەم بهێنێت کە لە هەر بڕشێشیدا لانێکەم 20 شووتی لێ دەکاتەوە و هەر شووتێکی 12 کیلۆگرام دەبێت. Москву? Так Москву надо целую отправлять, да? ئەو جۆرە خواردنە ئۆرگانیکانە زۆر سوودێکی تەواویان بۆ تەندروستی هەیە. ڕەنگە ئێمە زۆر جار هەندێ میوە و هەندێ شەربەت و هەندێ شت بخۆین بەڵام ئۆرگانیک نەبن و زیان بە تەندروستیمان بگەێنن. جا سەبارەت بە سوودی خواردنەکان باسی شەربەتیشم کرد با باسی شەربەتی کەرەوزتان بۆ بکەم کە چەندێ سوودی هەیە. لیبرتی میلیس پسپۆری خۆراکی لەبارەی سوودەکانی شەربەتەوە ئاماژە بۆ کات کە کەرەوز بڕێکی زۆر مادەی کۆمارینی تێدایە. ئەوەش دەبێتە هۆی کەمکردنەوەی هۆرمۆنەکانی دڵەڕاوکێ لە لەشدا. هەروەها نیشانەکانی بەرزبوونەوەی فشاری خوێن لە لەشدا کەم دەکاتەوە. دەشڵێت لە 95 کەرەوز لە ئاو پێکاتوە. بۆیە ئەم ڕازێکی گونجاوە بۆ نەرمکردنەوە شێدارکردەوە. نەک تەنیا بۆ پێست بەڵکو بۆ تەواوی جستە. شەربەتی کەرەوز جگە لە سوودەکانی بۆ داوەزینی فشاری خوێن و کۆلسترۆل سوودی بۆ پێست هەیە و دژی دەرکەوتنی نیشانەکانی پیریە. ئەوەش بەهۆی هەردوو ڤیتامینی سی و کەی کە سی و کەی کە پێکهاتووە و هاوکات چەندین توێژینەوەش باسییان لەوە کردووە کە تۆی کەرەوز فشاری خوێن دادەبەزێنێت. هەروەها ڕێگرە لە کۆبوونەوەی چەوری لە دەمارەکانی خوێن و لە چەندین توێژینەوەدا لەسەر مێشک تاقیکراوەتەوە کە دەرکەوتووە ئاستی ئەنسۆلین جێگیرەکات هەروەها کێشکەمەکاتەوە و چالاکی ئەنزیمەکانیش ڕێکەخاتەوە. بەڕاستی هەموو سەوزەکان بۆ تەندروستی گرنگی تایبەتی خۆیان هەیە هەندێکیان هەیە سوودی تەندروستی وەکو دەرمانیش بەکارەهێن وەکو چارەسەریش بەکارەهێنن بۆ یەکەرەوزیش یەکێکە لەو سەوزانەی کە وەکو چارەسەریەکانیش بەکارئەهێنێت. بە تایبەتی شەربەتی کەرەوز بۆ سەر ئێشش زۆر باشە گەر ئازاری سەرت هەبوو ئەوە شەربەتی کەرەوز بەسوودە. پسپۆڕانی تەندروستی و خۆراک ئاشکرای ئەکەن کە ئاوی گوێز
چەندین سوودی گرنگی بۆ تەندروستی مرۆڤ هەیە. بێگومان سوودەکان زۆرن بەڵام ئێمە سوودەکانمان لە چەند خاڵێکدا پوخت کردوتەوە کە ئەمانن. بابزانین اینجا ئاوی گۆزیش بە شێوەیەک بەرهەمەهێنرێت سەڕەنگە پرسیاریش بێت گۆزەکە ئەەکەیتە ئاوەوە بۆ ماوەیەک دەمێنێتەوە بۆ 24 کاتژمێر کەمتر 8 کاتژمێر با لە ئاوە بێتەوە ئەو ئاوە دەخورێتەوە پێوترێت ئاوی گوێز. ئاوی گێز بۆ نەرمبوونەوە و زیندوبوونەوەی پێست زۆر بەسوودە بۆ لابردننی زیبکە و خاوەڕەشەکانی سەر پێست و دەموچاوی کە لەسەر دەموچاو دروستە بێت سوودی هەیە. سیستەمی هەرسکردن چالاکەکات ڕێگری لە قەبزبوون و غازاتەکات یارمەتی داوەزاندنی کێش دەدات بەهۆی ئەوەی کە پێکاتەکەی دەوڵەمەندە بە پرۆتین و ئەوەش دەبێتە هۆی سووتاندنی چەوری لەش. سوودێکی دیکەی ئەوەیە کە لە کاتی دووگیانیدا ڕێگری لە زیادبوونی کێش دەکات و چەند ڤیتامینێکیشی تێدا. پەرداخێک ئاوی گوێز هاوکار دەبێت بۆ خەوێکی باش و ئارام دەبێتە هۆی هاوسەنگکردنی ڕێژەی کۆلسترۆڵ و مێشک چالاکەکات مەترسی توشبوون بە زەهایمەریش کەماکاتەوە. چونکە ئەمڕۆ دواڕۆژی پرۆگرامی ڕۆژ باشە ئەمانوێت زیاترین زانیاریەکان وەکو زانیاریە تەندروستیەکان بۆتان بخەینە ڕوو لە لای خۆتان لە بیری مەکەن بۆی کە ئەم ماوەیەکە لەگەڵتانی پەیڕەوی ئەو زانیاریانە بکەن. ئێستا بەرسی هەنجیرتان بۆکەم کە هەنجیر سەرچاوێکی بەهێزی کالسیۆم و ڤیتامینەکانە و دەوڵەمەندە بە مادە ڕیشاڵەکان بۆیە چەندین سوودی تەندروستی هەیە و هەروەها کاریگەری لاوەکی زۆریشی هەیە. سوودەکانی هەنجیر بە شێوەیەکی گشتی ئەمانە. هەنجیر یارمەتی کەمکردنەوەی کێشی لەش ئەدات. کردداری هەرسکردن چالاکەکات و چالاکی ڕێخۆڵەکان زیاد دەکات. جەستە لە نەخۆشیە درێژخارەکانە پارێزێت. لەدانی دڵ بەهێزەکات و یارمەتی ئەو کەسانەشەدات کە پستانی خوێنیان بەرزە. کۆنتترۆلی شەکرەی خوێنیش دەکات. زیبکەی سەر ڕوخسار ناهێڵێت و پێست بە جوانی هەڵێتەوە. و بەرد و لم لە گورچیرە لە ناو ئەبات. نەخۆشیەکانی سنگ و کۆکە چارەسەر ئەکات. ئەمە تەنیا مەبەستمان لە هەنجیری سوور نییە ئەوەی کە ئێوە بینیوتانە هەموو جۆرەکانی هەنجیر. زۆر سپاستانەکەم کە ئێستاش بینەری ئەو هەموو زانیاریانە بوون کە لەگەڵمان 3-4 زانیاریمان بە دوای یەکتریا پێتانوت. سپاسانەکەم کە توانیتان ئەو بەشەی کە لە لای خۆتانی هەڵگرن چەند خاڵێکیشی بێت بۆی کە تەندروستێکی باشتان هەبێت. بۆ یاڵێم من سوپاسانەکەم چونکە کەیوە تەندروستیتان باش بێت ئەوە بینەری پرۆگرامی ئێمە بن چۆنەڵێت تااقەت و خوڵقی ئەوەتان ئەبێ بۆی هیوادارم هەمیشە چکە لەوەش تەندروست و سەلامەت و لەش ساغن. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم کە هەمیشە لە شادی و خۆشیدا ئێوە ببینن. زۆر سپاسانەکەم کە ئەمڕۆ لەگەڵ